کەی خۆراک بدەین بە منداڵە ساواکەمان لە پاڵ شیردا ئەو خۆراکانە کامانن کە دەبێت دەستی پێ بکەین و پاشان زیادی بکەین و بڕی خۆراکەکە چەندێکە. بەناوی خۆی گەورە و میهرەبان، بابەتی ئەمڕۆمان دەربارەی یەکێک لەو بابەتانەیە کە دایکان و باوکان زۆر پرسیاری لێ دەکەن، ئەویش دەربارەی کاتی دەستپێکردنی خۆراک لە پاڵ شیر بۆ منداڵە ساواکان. ڕاستی لە زانستی نوێدا ئەو بیرروڕایە گۆڕاوە کە پێشتر دەوترا منداڵی ساوە ئەبێت بگاتە تەمەنی 6 مانگ اینجا دەست بکرێت بە خواردن پێدان لە پاڵ شیردا. زانستی نوێ دەڵێت لە نێوان تەمەنی 4 مانگ بۆ 6 مانگ منداڵ دەتوانیت لە پاڵ شیردا خۆراکی پێ بدەیت بە چەند نیشانەیە کە دایکان و باوکان دەتوانن بیناسنەوە. بۆ نمونە منداڵەکەت ملی گرتووە و ئەتوانێت سەری ڕابگرێت لە کاتێکا کە دای ئەنیشێنیت بۆ خواردن پێدان. هەروەها منداڵەکەت حەزی بۆ خواردنەکانە جوڵێ کاتێک دایکان و باوکان کەوچکەکە نزیکەکەنەوە لە دەمی منداڵەکە. ئەمە ئەو کاتەیە کە لە دوای 4 مانگیەوە لە مناڵێک بۆ مناڵێک جیاوازە دایکان و باوکان ئەتوانن دەست پێ بکەن بە خواردن پێدانی مناڵەکانیان. ئێستا باسیەوەکەین ئەم خواردنانە بە چی دەست پێ بکەین، چۆن زیادیکەین و بڕەکەی چەندێ بێت کە دەستمان پێکرد. سەرەتا پێویستە بەو خواردنانە خواردن پێدان بە مناڵ دەست پێ بکرێت کە پێک هاتەکەیان زۆر ئاڵۆز نییە. بۆ نمونە برنجێکێکە لەو خواردنانەی کە ئەتوانرێت و لە زوربەی سەرچاوە زانستیەکانە باس دەکرێت کە یەکەم خواردن بێ بدرێ بە منداڵەکان. لە پاڵ ئەوەدا کە بە برنج دەست پێ دەکەی پێویستە بە بڕێکی کەم دەست پێ بکەیت و ئەو خواردنانی کە دەدرێت بە مناڵ باشتر وایە خوێ، شەکر و ڕۆنی تێ نەکرێت، چونکە ئەم سێ مادەیە بە تایبەتی زەرمەندن بۆ مناڵی ساوە. هەروەها چۆنیش زیادی بکەین پێویستە کات یەکەم خواردن کە دەستمان پێکرد ماوەی 3 ڕۆژ بە بڕێکی کەمەی دێنێ بۆی بزانین منداڵەکە هەستیاری پێ هەیە یان نیەتی. ئەگەر هەستیاری پێی هەبوو پێویستە ڕای بگرین نیشانەکانی هەستیاری ڕەشانەوەیە، سووربوونەوەی پێستە چەند نیشانەیەکی زۆرە. ئەگەر هەستیاری پێی نەبوو ئەو کاتە ئەتوانین خۆراکی دووەم دوای 3 ڕۆژ زیاد بکەین و باشتر وایە سەرەتا ئەو خۆراکانی کە دەیدەین بە مناڵ بریتی بێت لە خواردنی سەوزەواتەکان لە پاش برنج کە دەکرێتە شۆرباکەیەوە، چونکە هەمومان نەزانین شۆربای منداڵ کە پێکهاتەکەی سەوزەوات و برنج بێت ڕەنگە تامێکی ئەو توی نەبێ، بەڵام پێویستە و سوودبەخشە کە ئەبێ مناڵەکانمانی لەسەر ڕابهێنین و فێری بکەین. پاشەوەی کە فێری خواردنی شۆرباکانمان کرد اینجا دەست دەکەین بە پێدانی میوەکان، چونکە هەموو ئەزانین میوەکان تامیان شیرینە، زۆر خۆشە، مناڵ ڕەنگە زۆر پێیان خۆش بێت. هەروەها لە ناو میوەکانیشە باشتر وایە ئەو میوانی کە مزرەمەنین درەنگتر بدرێ بە منداڵ لەبەر ئەوەی کە ترشەڵۆکیان زیاترە و احتیمالە ببێتە هۆیەوەی کە ترشەڵۆکی گەدە زیاتر بکات. لە ئەوەی کە جێی باسی بکەین لێرەدا بریتە لەوەی کە بڕی خواردنی مناڵ لە سەرەتاوە پێویستە بە بڕێکی کەم دەست پێ بکەین، پاشان وردە وردە بڕەکەی زیاد دەکەین تاوای لێ دێت بڕی خواردنەکە و بڕی شیرپێدانەکەی هاوتاییەکە بن و لە پاش ئەوە ئەمە بەردەوامە بێتە ئەو کاتی کە بڕی خواردنەکە زیاتر بێت لە بڕی شیرپێدانەکەی. دەربارەی ئەو خواردنانەش زۆر پرسیار دەکرێت کە ئایا کام خواردنانن کە هەستیاری زۆر لە مناڵە دروستەکەن. لە مناڵێ بۆ مناڵێکتر جیاوازە. بۆ نمونە پێشتر ئەوترا هێلکەیەکێکە لەو خواردنانەی کە هەستیاری زۆر لە مناڵە دروستەکات، بەڵام ئەمە بۆ هەموو مناڵێک وانە و سەرچاوە زانستیەکان ێستا باز لەوا دەکەن کە هێلکە ئەکرێت یەکێ بێت لەو خواردنانەی کە لە خواردنە سەرەتاکانە دەست پێ بکرێت، بەڵام بە هەمان شێوە بە بڕێکی کەم و زۆر جاریش باسیەوەکرێت بە زەردێنەی هێلکەکە دەست پێ بکرێت. بۆ نمونە لەو خواردنانی ترکە احتیمالە هەستیاری لە مناڵە دروست بکات، بۆ نمونە خواردنێکی وەکو گۆشتی سوور یا خواردنێکی وەکو نان، ئەمانە هەموو ئەگەرن کە لەوانەیە هەستیاری لە مناڵە دروست بکەن، بەڵام لە مناڵێ بۆ مناڵێک ئەگۆڕێ و باشترین ناسینەوەش بۆ دایکان و باوکان بۆی بزانی بە کام خواردنە هەستیاری هەیە بریتە لەوەی کە دوای پێدانی خواردنەکە مناڵەکە نیشانی هەستیاری تیا دەرەکەوێت. بۆ نمونە ئەڕشێتەوە، سکیەچێ، تووشی ئازاری سکە بێ، جانی سوورە بێتەوە، کۆمەڵێ نیشانی تریش. بە هیوام لەش ساغ و سەلامەت بن. سمارت وەرچەرخانە.